ناڵم هەیە دوو ڕۆژە هەرسێکیان تووشی ڕشانەوەیەک بوون، یعنی زۆر نائەحتیاتی، یعنی هەست ناکەی کە شتێکیان هەستەکەی لە خۆیانەوە توش بوون. دوای پرسیارشتم کرد لە دەرو دراوسێ، ئەڵێم وەڵایە مناڵەکانی ئێمە ژوان لێ هاتووە. ئێتر گوێم نەداوتم لەوانەیە شتێکی وەرزی بێ. تا دوایی لە سایتێکا خوێنم وەڵێ ئاوی گەنجان گوایە نازانم، یەکێک ئەڵێ کلۆری زیاتری تێکراوە، یەکی ئەڵێ نازانم گوایە مەجاریە چێتە سەری. کۆمەڵە شت باسەکرێ. بەڕاستی شایانی ئەوەیە کە لێپرساوانی ئەم شارەیە بپرسنەوە بزانین شتێکی وا هەیە. پرسیارم لە هەموویان کردووە، لە 100 ئەڵێ مناڵەکانمە هەمووی تووشی سکچون و ڕشانەوە بوو. من خۆم هەستێ مناڵەکەم تووشی ڕشانەوە بووە، ئەوانتر گەورەترن بە عیلاجی دەرەوە باش بوون، تر ئەمەش ئەمە دوو ڕۆژە ڕشێتەوە. تا ئێستا 121 کەس تووشی ئەو سکشونە بوون بە سکشون و تەمان ڕشانەوە. ئەوەشی کە تێبینیمان کردووە ئەوەیە کە ناوەکان جیاکراونەتەوە لەگەڵ ئەو شوێنەی کە ئەو نەخۆشی تیا بڵاوبووەتەوە سەر بە پرۆژەی ئاوی گەنجان کە یەک لە سەرچواری ئاوی خوڕماڵ دابین دەکات. ئەوەی پێویست بێ وەکو عیلاج بۆ هەموو نەخۆشەکان کراوە. ئەلحەمدولیلا باری تەندروستیان جێگیرە. لە هەزار تیمێکیش لە هەڵەبجەی شەهیدەوە هاتووە بۆ ئەوەی کە بزان سەبەبی ڕئیسی ئەو پیسبوونە چییە و چارەسەری بکەین. مادەم لە یەک شوێنە بووە، احتیمالی لە تەئکیدی 100% احتیمالی پیسبوونی ئاوەکە هەیە. باش شێوەیەک بێت احتیمالی ئەوەی زێرا تێکەڵی بێت ئەوانە. بڵێ حاڵەتەکان سکچون و ڕشانەوەین. بەڵێ تایە. دیارە ماوەی چەند ڕۆژێکە نزیکەی 4 ڕۆژ لە 28 مانگەوە حاڵەتەکانی سکچون کە لە وەرزی زستانە و حاڵەتێکی نامویە بەڕاستی لە هەندێک گەڕەکی خوڕماڵ زیایی کردبوو. ئێمە ژۆک و خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە لیژنێکی پسپۆرمان لە نەخۆشە گوازراوەکان دروست کرد بۆ لێکۆڵێنە لە زیادبوونی ژمارەی ئەو نەخۆشخانەی کە ڕۆژانە داخڵەکرێن لە نەخۆشخانەی خوڕماڵ. طبعاً ئەتوانمەوە بڵێم کە ئێستا حاڵەتەکان زۆر مەترسیدار نین. لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە 4 ڕۆژیان نزیکەی 120 نەخۆشێک داخڵ بۆ بەڕێ سکچون و هەنێکیان ڕشانەوانەیە، هەنێکیان ئازارێکی کەمی سکیانەیە. بە دووەدا چنمان بۆ کردووە، چکە حاڵەتەکان احتیمالە ئەوان نەخۆشی سکچونیا ئەوە تا ئاوی پیسۆ یا لە خۆراکی پیسۆ یا ژەهراوی بوونە بە خۆراک یا بە گازەکان یا بە مادە کیمیاییەکان. بەڵام لەم ئەوەی کە ئێمە لێکۆڵێنەوەمان کرد زیاتر احتیمالێکی بە احتیمالێکی زۆرەوە هۆکارەکەی ئاوی گەڕەکەکەیە. احتیمالە لە هەنێ شوێنە ئاوڕۆشکا بێیان ئاوی خواردن تێکەڵی ئاوڕۆ بوو بێ. هۆکارەکەی زیاتر ئەوەیە و ئینشەڵا بە دوادەچینی زیاتریشمان هەیە بێ هۆکارەکەی بدۆزینەوە بە زووی چارەسەرکردن. سەرەکەی ئەمە هەر ئەمڕۆ راپۆرتێک کۆنووسێکە نووسین بۆ بەڕێز بەڕێبەرایی دیگەشتی تەندروستی هەڵەبجە و بۆ بەڕێز پارێزگاری هەڵەبجە چەند ئاوەڕێک بۆ کۆڵانە نزیکی مەشروعەکە و لەناو کۆڵانەکانیشا پێویستیان بە چاکردنەوەی احتیمالە لێوە توش ببوونەوەی بە زودترکات چاکرێت.